سانە من میوانێکم هەیە مناقاهوەچی جەگری سەرۆکی پارتی چاکسازی تورکمانی. ئەم کاتت باش مناخان ئەگەر بۆ پرسیارە دەست پێ بکەم لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستاندا چاوتان لە چییە؟ ئەم کاتتان باش سەرەتا ئێمە پیرۆزبای لە تەواوی خەڵکی کوردستان دەکەین بۆ ئەنجامدانی هەڵبژاردنێکی سەرکەوتوو و کوردستان ئێستا خاوەنی بریاری یاسادانانە و چاومان لەوەیە کە گفتوگۆکان بە زووترین کات دەست پێ بکاتن بۆ ئەوەی پەرلەمانی کوردستان دانیشتەکانی ئەنجام بداتن و حکوومەتێکی بەهێز پێک بهێنرێتن تاکو چاوەڕوانی خەڵکی کوردستان بێتەکایە. لە ڕاستیدا ئێمە وەکو پێکهاتەی تورکمان لە هەرێمی کوردستان کە پێکهاتەی دووەمین ئێمە بە پێویست دەزانین کە لەم کابینەی دەیەم و ئەوەی گرنگە کە دەرئەنجامی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کورسیەکانی لایەنە سیاسی کوردستانیەکان یەکرا کردەوە و ئاشنایە کە هەر کورسیەک هەر لایەنێک کە چەند کورسی بەدەستێنایە بێگومان دەست پێشخەری دەکاتن ئەوە هەر نەریتەکە لە کوردستان و لە عێراقدا بەم شێوازە ئەنجام دەدرێتن کە خاوەنی زۆرترین کورسی لە پەرلەمانی کوردستانە دەست پێشخەری دەکاتن بۆ ئەوەی گفتگۆکان دەست پێ بکاتن بۆ پێکهێنانی حکوومەتی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان. زۆر باشە. ئێمە ئێستا وەکو پێکهاتەی تورکمان چاوەڕێ دەکەین کە جەنابی کاک مەسرور بارزانی کە ڕاست پێدرێتن بۆ ئەوەی دەست بە هەنگاوەکان بکرێتن بۆ ئەوەی ئەم کابینەیە بێتەکایە و بێگومان پێکهاتەی تورکمانیش چاوی لەوەیە کە بە کارایی بەشداری بریارەکانی سیاسی بکاتن لە پۆستەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. زۆر باشە. لە ماوەکانی ڕابردووە وەکو پێکهاتەکان ئێوە ناڕازی بوون لە شێوازی دابشکردنی کورسیەکان بەسەر بازنەکانی هەرێمی کوردستانە. ئەمەیە بپرسم بەم ئەنجامەی کە بەدەست هاتووە تا چەند گەشتبینن بەوەی کە ئەتوانن ئەوەی کە ئەتانویست لەم خولەی پەرلەمانە کە جارێکی کە هەموارکردنەوەی ئەو بابەتەیە و دابشکردنەوەی کورسیەکان بە شێوازێکی دادپەروەرانە و عادیلانە بەسەر ناوچەکانی هەرێمی کوردستانە بەدی بهێنن بەم ئەنجامەی بەدەست هاتووە تا چەند ئەم ئەگەرە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە یا تا چەند ئەتوانن ئەم کارە بکەنیە وەکو پێکهاتەکە. بەڵێ بێگومان شارەوە نییە ئێمە وەکو پێکهاتەی تورکمان و کلدانسریان ئاشوری ئەرمەنیش زۆر نیگەران بووین لە دابشکردنی کورسی کۆتاکان لەسەر بازنەکان چونکە ئەوە لە بەڕژەوەندی پێکهاتەکەمان نەبوو چونکە ئێمە مافەکانمان دەستەبەر کردو بە پێی یاساکان لە پەرلەمانی کوردستان کە دەرچوێنراوە و ئەوەی جێگای نیگەرانی بوو کە یەک کورسی لە پارێزگای هەولێر بوو لە کاتێکدا پێکهاتەی تووەم لە هەرێمی کوردستان کە پێکهاتەی تورکمانە و زۆرینەی دانیشتوانی تورکمان لەناو پارێزگای هەولێرە بێ ئەوەی ڕاچاوی هیچ پێوەرێک بکرێتن و ئەم دابەشە کرا. ئێستا ئێمە دەرئەنجامەکە ئەگەر لە ئاسی چاوەڕوانیشدا نەبێتن ئێستا یەک کورسی گەڕایتەوە بۆ پێکهاتەی تورکمان لە پارێزگای هەولێر و یەک کورسی بۆ پارێزگای سلێمانی لە پێکهاتەی تورکمان. هیوەخوازین ئەوەی قەرەبوو بکرێتن لە ئایندەدا بتوانین سەرجەم هێز و لایەنە سیاسی کوردستانیەکان بەشداربووان لە پەرلەمانی کوردستانی خولی شەشەوی پەرلەمان کە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەموار بکرێتەوە کە ئەم یاسایە بێگومان کە هەموار کرا ئێمە کورسیەکانی بە ناحەقی بە نادەتپەروەری کە لێمان زەوت کراوە و نەمانتوانی دەستەبەر بکەین و پیادەی سیاسەتی خۆمان بکەین هیوەخوازم بتوانین بیگەڕێتەوە بۆ نوێنەری ڕاستەقینەکەی پێکهاتەکان. باشە مناخا من پرسیارێکی لێ بکەم لەم بانگەشەیی هەڵبژاردنە وەکو پێکهاتەکان جیا لە بابەتە سیاسیەکە جیا لەو غەدرەی لێتان کرا لە ڕووی سیاسیەوە لە کەمکردنەوەی کورسی پێکهاتەکان کە خۆتان بە غەدرێکی گەورەی ئەزانن لە ڕووی ئەو هێرش و پەلامارانەی کە لە پێکهاتەکان وەسەر پێکهاتەکان هەبوو ئەمە تا چەند لەلایەن هەندێک لایەن و هەندێک گروپەوە ئەمە تا چەند ئێوەی ناڕەحەت کرد لەم هەڵبژاردنەدا؟ بێگومان بانگەشەی هەڵبژاردن هەر حەزبێک دەمێنێتەوە لەسەر ئاستی سیاسەتی و ئایدۆلۆژیای خۆی بەشێک لە حەزبەکان زۆر بە توندوتیژی هەڕەشەی لە پێکهاتەکان دەکات و بە دەستەواژەی نەشیاو لەناو کۆمنتەکان و لە سۆشیال میدیا بڵاو دەکردەوە و بەشێکیان دەیانگوت حەقی خۆیانە باوەڕیان بە پێکەوە ژیانە حەقی خۆیانە نوێنەر ڕاستەقییان نەبیتن
و بەبێ نوێنەرایەتیکردنی پێکاتەکان نابێت هەڵبژاردن ئەنجام بکرێتن واتە دوو بەرە هەبوو بەرەی پشتگیریکردن و بەرەی دژایەتیکردن ئێمە ئێستا لەو بانگەشەی هەڵبژاردن تێپەڕان ئێستا دەمانەوێت لە ئەجوایی هەڵبژاردن بێنە دەرێ بێنە سەر گفتوگۆ کردن لەسەر پێکهێنانی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان چونکە خەڵک لە سەرووی هەفتە چوونە دەنگدان و دەنگی خۆیانداوە بە هەر لایەنێک کە بە پێویستی ئازانیان نوێنەرایەتی بکەن لە پەرلەمانی کوردستان خەڵک دەنگیانداوە بۆ ئەوەی چاوەڕێ دەکەن کابینەیەکی بەهێز بێتەکای بەوەی قەوارەی سیاسی هەرێمی کوردستان پارێزراو بێتن خەڵک چاوی لەوە نییە ئێستا کە بابەتی لاوەکی بێتەکایە بە تەوتین و بە هەژماری من و بەکارکردن لەسەر بابەتێکی جیاجیا لۆ ئەوەی خەڵکی فەرامۆش بکرێتن و شتە ئاساییەکان و شتە بنەڕەتیەکان لەبیر بکرێتن بۆیە ئێمە لێرەدا دووپات دەکەینە وەکو پێکاتەی تورکمان بە زووترین کە دەست بە گفتوگۆکان بکرێتن بێن لەسەر مێزێکی گفتوگۆ لەسەر چۆنیەتی پێکهێنانی کابینەی دەیەمی حکوومەت هەرێمی کوردستان و ئەمڕۆ چەند بتوانین بە زووترین کات ئەم ڕێکەوتنە ئەنجام بدەین لە بەرژەوەندی تەواوی خەڵکی کوردستانە قوتی خەڵک چیتر نەبتە ململانەی سیاسی موچە دواخستە نەبتە بیرۆکەی هیچ لایەنێکی سیاسی کەوە بۆ مەرامی و سیاسی خۆی بەکاربێنێ ئێمە ئێستا لێرە و لەوێ گوێ بیست دەبین کە وەکو پێکاتەی تورکمان نیگەرانین ئایا ئەم کابینەیە دوا دەکەوێتن تا هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە دەرئەنجامی دەردەکەوێتن ئەمەش کێشەیەکی گەورە لورە هەرێمی کوردستان دەکا ئێمە هەڵبژاردنمان کرد لە هەرێمی کوردستان پێویست ناکە ئەمە ئەو کاتەی چاوەڕێ بکەین تاکو هەڵبژاردننی نوێنەرانی عێراق کۆتایی دێتن ئینجا کابینە بێتەکایە ئێمە خاوەنی ئێرادەی خۆمانین هەرێمان هەیە و چەندەها دامەزراوەی دەستوریمان هەیە و حزب لایەنە سیاسی کوردستانیان براوەکان کە خاوەنی 100 کورسی لە پەرلەمانی کوردستانین دەتوانین لەسەر بنەمای سەرەکیەکە پێک بێنین ئەویش پێکهێنانی کابینەی دەیەمی حکوومەت هەرێمی کوردستانە زۆر باش زۆر جار ئێوە وەکو پێکاتەکان تۆمەتبارەکران بەوەی کە لایەنێک لە بەرژەوەندی خۆیانە ئێوە بەکارە هێنرێت و ئەو دەنگانەی کە ئێوەی هێنن دەنگی ڕاستەقینەی خۆتان نییە هەر ئەو لایەنە ئەم جارە نوێنەری هەبوو لە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانە ئەو دەنگانەی ئەو پێکاتانە لەو ناوچانە هێنایان چەندە نوێنەرایەتی دەنگی ڕاستەقینەی پێکاتەکان یەکرد لەو ناوچانە لە ڕاستیدا ئێمە ڕازگویانە ئەو بابەتەی ئەگەر باز بکەین غەدرەی گەورە لە پێکاتەکەیان کرد لە پێکاتەی تورکمان و کلدان سریان ئاشوری ئەرمەن کە ئەوان نوێنەری ڕاستەقینە نین چکە بە دەنگی پێکاتەکە کورسیان بەدەستناینین و لە ناو دەنگی گشتیدا دەنگیان نییە تەنها بە دەنگی من لێرەدا سوپاس و پێزانینم هەیە بۆ سەرجەم هێزەکانی ناوخۆ و زێرەوانەی سەرجەم هێزە ئەمنیەکان چکە ئەوان سەقامگیری کوردستان دەپارێزن ئەو ئەمنیەتی ئێستا لە کوردستان هەیە لە سایه ئەوانە ئەگەر دەنگی ئەوانش بدرێتە پێکاتەکان وەکو مناقەوەچی جێگای دەستخۆشی و شانازی پێوە دەکەین بەڵام ئەوەندە وتیان مناقەوەچی نوێنەری پێکاتەی تورکمان ناکاتە لەبەرەوەی بە دەنگی زێرەوانی و تەنها بە هێزە ئەمنیەکان پشت بەخوا و پشت بە درسۆزانی خەڵکی کوردستان کە توانی لە ناو دەنگی گشتیدا بەقەدەر حیزبێکی کوردستانی دەنگی بێنیتن و بە پێچەوانەوە لە ناو پارێزگای سلەیمانی کە ئەو کاندیدەی بە ڕێزەی تورکمان کە دەرچووە زۆرینەی دەنگی لە هێزە ئەمنیەکان و دەنگی هیناوە کەوا بە هەموو شێوازێک ئێمە ئەزانین لە ناو کفری دەنگدەر 400 دەنگدەری هەیە لە سەروی 5,000-6,000 دەنگی هێناوە ئەو پرسیارە دەبی لە خۆیان بکەن باشە ئەوان لە چی ئەو دەنگیانینە لە کاتێکی ئەو ماوەی کورتەکە تا ئێستا لە ناو گۆڕپانی سیاسیدا لە کاری سیاسی بەشداری نەکردووە لە چاڵاکیەکانی پێکاتەی تورکمان ئامادە نەبووە و تا ئێستا هیچ حیزبێکی سیاسی تورکمانی لە ناو هەرێمی کوردستان ئەو بەندێ من وەکو خۆم تا ئێستا نەمبینیوە واتە لێرە دە بمانەوێ نەمانەوێ بەداخەوە دەسەڵات وەی لێ کرد کەوا کورسیەک بۆ پێکاتەی تورکمان و کورسێک بۆ پێکاتەی مەسیحی لە پارێزگایەکی تر بەدەست بێنی واتە ئەوە مەترسیە لەسەر ژیانی پێکاتەکان هەر حیزبێک بێەوەی بە ویستی خواستی خۆی دەستی وەردانی کاری پێکاتەکان بکە ئەوە قابلی قبول نییە بۆیە دەبێت لەو پەرلەمانەی کوردستان لەو خولەدا بتوانرێ
لەسەر ئەو بابەتەی زۆر بەجددی ئیش لەسەر بکرێتن کەوا پێکاتەکان خۆیان خاوەنی ئیرادەی خۆیان زۆر باش بە خۆیان ئەزانن ئایا بە چ سیستەمێک بەشداری هەڵبژاردنەکانی داهاتووی پەرلەمانی کوردستان دەکاتن لەم خولەی پەرلەماندا هەوڵتان چییە بێت بۆ ئەوەی کە ئەو یاسایە هەموار بکەنەوە و مافەکانی خۆتان بەدەست بێنەوەکو پێکاتەکان ئێمە بەندە وەکو دەرچووی ئەندام پەرلەمانی خولی شەشەی پەرلەمانی کوردستان کە پاش سوێندی یاسایی ڕێکارە یاساییەکان کە تەواو بوو بێگومان ئێمە گرنگی لای ئێمە زۆر زۆر هەنگاوی یەکەم خاوەنی دەستور بین لە کوردستان چونکە ئەگەر ئێمە دەستورمان هەبیتن سەرجە و کێشەکان چارەسەر دەبێتن کێشەی سیاسی و کێشەی دارایی کێشەی ئابووری و کێشەی پێکاتەکان چونکە ئێمە کە دەستورمان دەبیتن ئەو دەستورە دەبێتە مەرجعکی ئەساسی بۆ کوردستان و لەگەڵ ئەوەشدا ئێمە وەکو بەندە پرۆژەیەکمان دەبێتن پرۆژەیەکی نیشتیمانی دەبێتن بۆ ئەوەی هەمواری یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بێتەکایە و دەستکاری کورسی کۆتاکان بکرێتن چونکە ئێستا ئێمە ناحەقیەک بەرامبەر بە پێکاتەکان کراوە لە دەستکاریکردنی کورسی کۆتاکان ڕاستە لە دەرەوەی کۆتا پێکاتەی تورکمان ئەتوانی کورسی بەدەست بێنی نەخێر ناتوانین لەبەر ئەوەی تۆ ئەگەر بەشداری کارات نەبیتن و لە مؤسساتەکانی لە دامەزراوە دەستوریەکانی هەرێمی کوردستان لە ناو کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان تەنها بە پۆستێکی وەزاری تۆ ناتوانانی پێکاتەکەی خۆت ڕازی بکەیت وەکو پێکاتێ وەکو ئیستحقاقێکی قەومی نەتەوەیی ئێمە ئەم جارە بەشداری لەم کابینەیە دەکەین و لە دامەزراوی سەرۆکایەتی هەرێمی کوردستان تا ئێستا بە فعلی و بە کردار ئێمە نوێنەری پێکاتەی تورکمان تێدا نییە باشە مۆنا قاهوەچی جێگری سەرۆکی پارتی چاکسازی تورکمان زۆر سپاس بۆ بەڕێز